بێنەرانی دەنگ ئەمریکا ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش من دیار جەمالمە ئەمڕۆ لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی دیارە ساڵانێکی زۆرە ڕژێمی ئێران بووە بەمایەی سەرێشە بۆ عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بەتایبەتی و بەتایبەتی تر بۆ هەولێر چونکە ناوبەناوە درۆنی ئاراستە دەکات و هەروەها دەست لە کاروباری ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان وەردەدات و ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە مەبەستمانە ڕای هاونیشتیمانیان وەربگرین سەبارەت بەوەی کە ئۆپەراسیۆنی تووڕێی ئەفسانەی ئەمریکا دژ بە ڕژێمی ئێران لەم کات و ساتەدا تا چەند گرنگ بوو و هاوڵاتیان تا چەند پێیان باش بوون لەگەڵمانە بن. وەڵاوزە هەر وەختێک ئەمریکا ئۆپراسیۆنێکی بکاتن ئەوە دەرەجەیەک دەردەین و دەرەجەیەک دەبیتن و دەتوانم برێم هێزی عالەمینە و دەتوانانی هەموو شتێکی بکات و لە ناو جەرگەی ئێران بە چای خۆتان دیتان چەندین جێ پێکا و بە سەرکەوتنیشی بەدەستینە بە گرنگی وەسف دەکەم لەبەرەوەی ئەگە ئەو ڕژێم بی ئەگەر ئەو باسی هەر شتێک بی با بڕخێ بە ئازاد بی پێم خۆشترە بەڕاستی دەست لە هەموو شتی وەردەدا ئێران دەست لە هەموو وڵاتەش وەردە خاستن کوردستان حد شتێک دەبیت قوڕەکە لەو کوردستان دەگیرێتەوە بەڕاستی ئەمە زۆر بێزارین هەموو بێئیش و کارا و خەڵکەی ببینە ناو هەولێرە ئەم بێئیشە لەدەست ئەو شەڕی ئێرانی بەڕاستی ئەگە ئێران نەمینێت ئەگە ئێران نەمینێت هەموو وڵاتەکان خۆش دەبی نەک کوردستان هەموو وڵاتەکانی دەورا پشتی کوردستان خۆش دەبی بەڕاستی. حکوومەتی ئیران حکوومەتی هەرێمی کوردستانی بەلایانی ئەمریکی دەزانی دەرێ ئەنگۆ مەسەرەن تەبعیەتی ئەمریکا و مەسەرەن ئیسرائیلن ئەو جلوێ ئەوان هەر ساروخەکی بان بە هەر جێکی بەکاردێ ئەوان دەرێن لە دوژمنماندایە وەرە دەستی لە کێدا نییە دەستی لە هەموو شتێکدا هەیە فەرموو وڵاتەکەی خۆشی هەمووی لە برسامردووە فەرمووت پارەی نرخی پارەی تمەنی ئێران هاتە خوارەوە بۆ شێوە ڕەزووری سەفیر بووە تەمەشاکە ئێستا من دڵنیام 100% لە 90 گەلانی ئێران پێیان خۆشە کە لە ناو بچێ چکە ئیرانیش بە خودداگات لێ ئیران ئەلعانەکە بینە لە دەوڵەی عەرەبی هەمیداوە یانە لە قەتەریدا لە بەحرێنیدا لە دوبەیدا لە کوردستانیدا دەبی بڕوخێتن مادام هەر دەوێتی مەزەرە بە خەلکی بکەویت باویش مەزەرە پێ بکەویت.